This is NRT Daily News Analysis. سڵتانە بێ بەڕێزان کارزان عوسمانم لە ستۆدیۆکانمان لە هەولێری پایتەختەوە لەگەڵتانین بۆ تاوتوێکردنی پرسە گەرم و گرنگەکانی ڕۆژ. هەرچەندە ئەمە یەکەم بەرنامە نییە، بەڵام ئەم شەویش دیسان قسە لەسەر ڕۆڵی ڕۆشنبیر و ئەوەی کە پێی دەوترێت نوخبە لە هەرێمی کوردستاندا دەکەم لەسەر ئەو دۆخە سیاسی ئێستای هەرێمی کوردستان. هەمیشە دەوترێت کە ماوەیەکی زۆرە هەرێمی کوردستان لە پاڵ قەیرانی دارایی، قەیرانی سیاسیش و جۆرێک لە گرژی سیاسی لە ناو هێزوو لایەنە سیاسەکاندا حزوری هەیە کە هێشتا خاو نەبووتەوە. ئەگەر لە نێوان هەندێک لایەندا بەرەو خاون بوونەوە چوو بێت، بەڵام لە نێوان چەند لایەنی دیکەدا بەرەو گرژبوون و ئالۆزبوونی زیاتر ڕۆشتووە. ئەگەر ئەم بەشەی سیاسیەکان و هێزوو لایەنە سیاسەکان لەی بەرپرسیارن، چاکردنەوەکەی لە ئەستۆی کێدایە؟ ئەی بۆچی زۆر جار دەوترێت کە ڕۆڵی ڕۆشنبیران بەگشتی نووسەران، هونەرمەندان، ناوەندە ئەکادیمیەکان و خەڵکانی ئەکادیمی ئێمە غائبن لەوەی کە چارەسەر و حلی پێویست بدۆزنەوانێ بۆ هەموو ئەو گیر و گرفتانەی کە لە هەرێمی کوردستان هاتوونەتە پێش؟ بۆچی زۆر جار وا دەردەکەوێ کە قسە ڕۆشتونین بە جۆرێک لە جۆرەکان قسەیان لێ وەرناگیرێ؟ بۆچی لە دنیادا لە ئەزمموی وڵاتە پێشکەوتوەکانی دنیادا ئەوانەی کە ڕێبەرایەتی چاکردنەوە و سەرپێخستنی دەوڵەت و هەموو ئەو دەستکەوتانەیان کردووە کە وڵاتانی دنیا پێی گەشتون، بەشێکی زۆری نوخبە بووە، ئەوەی کە پێی دەوترێت لە ڕۆشنبیران، لە نووسەران، لە هونەرمەندان، لە خەڵکانی خاوەن بیر و خاوەن فکر. بۆچی لای ئێمە وەکو پێویست دەرناکەون؟ هەر بەڕاستی ئێمە نووسەر و ڕۆشنبیر و خاوەن فکرمان نییە بۆیە غائبن، یان ئەوەی هەن بەڵام بێدەنگن، ناتوانن لە ڕووداوەکاندا وەکو پێویست قسەی خۆیان بکەن، یان پێچەوانەکەیەتی ئەگەر قسەشیان کردبێ وەکو پێویست گوێیان لێ نەگیراوە. بەڵام خۆ ئەگەر گوێشیان لێ نەگیرابێ، چی بوون ئەو فشارە جدیانی کە ئەوان کردویانە بۆ ئەوەی لایەنی دەسەڵات ناچار بکە بە گوێ لێگرتنیان؟ ئەم شەو هەوڵ دەدەم کە وەڵامێکی دروست یان پێویست و گفتوگۆ بکەم لەسەر ڕۆڵی ڕۆشنبیر لە هەرێمی کوردستان لە هەموو ئەو دۆخانی کە دێنە پێش، حتمەن بە میوانداری عەلی کەریمی، نووسەر و چاودێری سیاسی کە ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵم دەبێت. زۆر سپاس دەکەم کاک عەلی و زیرەک کەمال، دیسان هەر نووسەر و چاودێری سیاسی کە لە بەشی دووهەمی بەرنامەکەدا کاک زیرەکیش لەگەڵمان دەبێت. پێم خۆشە ئێوەش بە کۆمنتەکانتان بەشدار بن لەگەڵمان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لە پێیجەکانی نارتی. من وەکە میشە سوود لە کۆمنت و سەرنج و تێبینەکانی ئێوە دەبینم. کاک عەلی زۆر سپاس دەکەم کە ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمانی میوانی لە تاوتوێ. دەمەوێت زۆر بەگشتی هەم ئەو دۆخەی کە هەیە خوێندنەوەی خۆت بزانم بۆ ئەو دۆخەی ئێستای هەرێمی کوردستان، بەگشتی لە هەموو ڕۆکانەوە دۆخی سیاسیمان، حکومداریمان، ئەوەی لە پەرلەمان دەگوزارێت لەم چەند ڕۆژەدا، نێوانی هێزوو لایەنە سیاسەکان، و لە پاڵیدا بۆچی ڕۆڵی ڕۆشنبیر نابینرێ؟ ڕۆشنبیران بێڕۆڵن یان ڕۆڵیان پێ نادرێ؟ زۆر سپاس کاک کارزانجان، پێشەکی سڵاو بۆ خۆت و هاوکاران و هەموو بینەرانی NRT، و بەڕاستی دەستخۆشیت لێ دەکەم بۆ ئەو تەوەرەی کە هەڵت بژاردووە. ئەوە هەمیشە و دایمیەکێک لە بەراقەکانی من بۆ منیش ئاوا بیر دەکەمەوە کە پێم وابێ لە بۆشایەکی گەورە لە جوڵانەوەی خەڵکی کورد و لە بەتایبەت لە دەسەڵاتی 27 ساڵەی کووردا کە دیارە من کارم بە سەردەمی شۆڕژگێری و پێشمەرگایەتی نییە، چونکە ئەوە بەحسێکی دیکەیە، بەڵام بە دڵنیایی پێتان دەڵێم کە جێگای ڕۆشنبیر، نوخبە، هەر ئەو تاریفەی کە تۆ کردت لە خوێندەوار، لە صاحب معرفە، لە صاحب هزر و لە متخەسیس، لە هەمووی ئەوانە هونەرمەند، ڕۆژنامەنووس، کتێبخێر، ئەوانە کە بڵێن چینی نوخبە و ڕۆشنبیر بە عام تاریفێکی بکەین، حقیقت ئەوەیە کە بەڵێ جێگایان زۆر زۆر بەتاڵە، نەتەنیا جێگایان بەتاڵ نییە. با منێک شتت پێ بڵێم، لە زۆربەی دنیا، لە هەموو نەتەوە پێشکەوت و خوازەکانی دنیاە، نەتەوە میلات هەر وەکو هەمووی وەکو ئێمە کاری ڕۆژانەی خۆی دەکاوە، خەریکی کۆڵەمەرجێ، خەریکی پارە پەیداکردنە، خەریکی گوزەرانی ژن و منداڵێتی، و ئەوان هیچ گلەیەکیان لەسەر نییە. تەنیا ئەرکی سیاسی وان ئەوەیە کە 4 ساڵ جارێک یا 5 ساڵ جارێک بچن بۆ سەر سندوقی دەنگدان و دەسەڵاتێک یا خەڵاتی بکەن و دووبارە بیهێننەوە سەرکار، یا جەزربەی بدەن و دەریکەنە دەری و فڕێدەن.
ئەمە میلەت کاری ئەوەیە بەڵام ئەوەی کە دیکە باقیەکەی کە سیستمدا دەبەزرێنێ ئەوەی کە هەمیشە و دایم پاسەوانە و یەخە و قڕقڕۆچکەی دەسەڵات دەگرێ ئەوە نوخبە و ڕۆشنبیرێکە کە سەنگی هەیە ئەمە ناڵێم کورد نوخبە و ڕۆشنبیری نییە بە قەولی کابرای دەڵێ بەڵام حەقیقەت ئەوەیە کە نوخبە و ڕۆشنبیری کورد بەشی زۆری کاک علی پێما بێ گرفت دروست بوو لە گواستنەوەی دەنگ و ڕەنگی کاک علیدا بەرحاڵوەکو ئاماژەم پێ کرد حتمما تەوەرەکە قسەکردنە لەسەر ڕۆڵی ڕۆشنبیر بۆچی وەکو پێویست ڕۆڵیان نییە یان نابینرێن ڕۆڵیان پێ نەدراوە یان بۆ خۆیان جۆرێک لە حەزەریان هەیە لە قسەکردن لەسەر ئەو دۆخ و ئەو ڕووداوانی کە دێنە پێشە چەند لە ماوەی ڕابردوودا جۆرێک لە نیقاش لە ناو نووسەران بۆ خۆیاندا دروست بوو بۆەوەی کە ڕەنگە هەموو حەدەسەکان هی ئەوە نەبن کە ڕۆشنبیر قسەی لەسەر بکە زۆر جار ڕەنگە هەندێک ڕوودا و پێویست بێ ڕۆشنبیر لی دوور بێ هەرچەنەمە بابەتێکی دیکە یان ڕەنگە نیقاشێکی تر بێ بەڵام بدەمێ بەگشتی هۆکاریەوە بزانم کە بۆچی ڕۆشنبیران بێڕۆڵ دەردەکەون لە هەرێمی کوردستاندا گرفتەکە خۆیانن کە نایەنەوێت ڕۆڵیان هەبێ یانەوەی کە ڕۆڵیان پێنەدراوە هەرچەند ویستم یەکێک بەر لە بڕینی دەنگ و ڕەنگی کاک عەلی یەکێک لە پرسیارەکانەوە بێ و ئاماژەی بۆ کردوتی حەقم بەسەر وەختی شۆڕشی چەکداریەوە نییە لە کاتێکدا لە شاخی ژانی ئەوەی کە دەیخوێنینەوانێ لە ڕابردوشدا هەمیشە لە پاڵ هێزی چەک و ئەو خەباتە چەکداریەدا خەتێکی فکری شەبووە کە کاری کردووە بە نمونە ئەدەب ئەو شعرانی کە بۆ شعری شۆڕش جێڕی نووسراون لە کاتی خۆیدا ڕۆڵی گەورەی هەبووە بۆ لە پاڵ شۆڕشی چەکداریدا یان پەروەردەکردنی کادرانی هەر یەک لەو هێز و لایەنە سیاسی جیاوازانی کە لە شاخ خەریکی خەباتی چەکداری بوون ڕۆڵی خۆی هەبووە کە حتممە ئەمە و خەتە فکریەیە کە خەڵکی ڕۆشنبیر یان خەڵکە ڕۆشنبیرەکە سەرقاڵی بوون لە شاخ مەبەستمەوەیە کە لەسەر وەختی شاخیشدا دیسان هەر ئەو خەڵکانە دەور و تەسیر و کاریگەری گەورەیان هەبوو و ڕۆڵیان پێدراوە ئێستا بۆنا بۆچی بە دەنگی بەرز نابینین ئەگەر گلەی هەبێ گلەی بکرێ ئەگەر پێشنیازە بێ بۆ چاکردنەوە پێشنیازەکان بگاتە شوێنی خۆی و بەویستی ڕۆشنبیران یان بەگوێی ڕۆشنبیران بکرێ من وەکو ئاماژەم پێکرد حتممە ئەم گفتوگۆیە دەکەم لەگەڵ هەریەک لە عەلی کەریمی و زیرە کەمال لە بەشی دووهەمی بەرنامەکەدا بۆیە مەبەستم بوو کە زۆرتر لە زاری ئەوانەوە کە بۆ خۆیان هەم نووسەرن لە بوارەکەدا و هەر یەکێکیشیان لە کایە سیاسەکەشدا لەسەر وەختی خەباتی چەکداریەوە تاوەکو ئێستا ئاگادارن لە ناویدا بوون دەچمەوە لای کاک عەلی ئەو کات کاک عەلی حتمما گرفتێک دروست بوو لە گواستنەوەی دەنگ و ڕەنگی تۆ دەمەوێت قسەکانت تەواو بکەی پرسیارێکی ئیزافە دەکەم یعنی ئێستا ئاماژەم پێ کرد کە حتمما تۆ بچڕابووی لەگەڵمان وتت من حەقم بەسەر وەختی شۆڕشی چەکداری یان خەباتی شاخەوە نییە بەڵام لەو کاتەشدا یعنی ئەوەی کە ئێمە دەیخوێنینەوە ئێستا ئەوەی کە بۆمان دەجێڕنەوانێ ئەو کاتەش بۆ نمونە شەعر کاریگەری گەورەی هەبووە ئەدەبی شۆڕش جێڕیمان هەبووە ئێمە و لە پاڵیدا پەروەردەکردنی کادرانی خۆیان بە بیر یان بەو ئایدۆلۆژیای کە هێز و لایەنە سیاسی جیاوازەکان باوەڕیان پێی بووم بەستم لەو سەر وەختەشدا ڕۆشنبیر ڕۆڵی پێدراوە و کاریگەری گەورەی داناوە بۆچی ئێستا نا بەدڵنیایەوە سەردەمی شاخ ڕۆشنبیر ڕۆڵی گەورەی هەبووە ڕۆڵی گەورەی جێڕاوە لە هاندانی خەڵک و لە ئینتیما بۆ خاک و نیشتیمان بەڵام ئەمن مەبەستم ئەبوو لەو بەرنامەکەمەیدا لەو بەرنامەیدا کە زیاتر لە 20 دقیقە 25 دقەمان کات نییە ناچمە سەرەوەی چونکە ئێستا تەوەری سەرەکی تۆش و منیش و کۆمەڵانی خەڵکیش و بینەرانی بەڕێزیشمان ئەو وەزعەیە کە ئەمڕۆکانە لە باری سیاسیەوە لە کوردستان پێکاتەوە هەڵبژاردن ئۆپۆزیسیۆن حیزبی دەسەڵاتی یەکەم و حیزبی دەسەڵاتی دووەم و سێوم ئەمن لەوەی ڕا بۆیە هاتمە سەرەوە وتم ئەوەی لادنین بۆ جارێکی دیکە مەبەستمەوە بوو جا حەقیقەتەکەی ئەگە بێمەوە سەر قسەکانی خۆم ئەویش ئەوەیە کە هەموو میلەتانی دنیایە میلەت خەریکی ئیسراحەت و خوشگوزەرانی خۆیەتی ئەوەی کە هەمیشە و دایم پاسەوانە بە سەرسەری دەسەڵات و حیزبی دەسەڵاتدار و
سیستمەکەدا ئەوە نووسەری چاک و ڕەخنەگری چاک و منەقیدی چاکە کە ئەمن ناڵێم کوردنێتی کورد هەیەتی بەڵام من زۆر مخالفی ئەو بەحسەم کە جەماعەتێکی زۆر دەڵێن میلەتی کورد واکەوتوویە میلەتی کورد جاهیلە ئەسڵەن ئەمنەوەم قبوڵ نییە میلەتی کورد میلەتێکی زۆر وشیارە بە درێژایی 100 ساڵ نیشانی داوە هەمیشە و دایم پشت و پەنای پێشمەرگە و قارەبانەکانی بووە هەمیشە و دایم پشتوانی شۆڕژگێرەکانی بووە ئێستاژە تۆ بزانە لە بنەوە دوودۆوە ئەو میلەتە بێ ئاوی بێ کارەبایی بێ مەعاشی بێ عەدالەتی لە هەمووان گرنگتر ناعەدالەتی هەموو شتێک قبوڵ دەکات لە پێناوی ئەوەیدا بە ئومێدی ئەوەی کە میلەتەکەی بگاتە قەراغی ئارامی بگاتە سربەخۆیی وڵاتەکەی هەموو شتێکی لەو دەسەڵاتە بۆگەنەی قبوڵ کرد لەبەر ئەوەی کە بە ئومێدی وەی کە دەچێ بۆ کەوابێ ئەمن میلەتی لەو لایدا دەنێم هیچ گلەیەکم لە میلەت نییە بەڵام ئەوەی کە من گلەیم هەیە لەو ڕۆشنبیرانەیە لەو دوکتورایانەیە کە لە زانکۆکان دەرز دەڵێن و بە 2000 و 3000 کۆ دەبنەوە لە خزمەت سەرۆکدا و هاوارێ دەکەن ئەو پەڕی ماستاوێ دەکەن بە سەرۆک دەڵێن کاکە لە کتێبە قورئان و لە کتێبە ئاسمانیەکاندا هاتۆوە 3000 ساڵ لەوەی پێش کابرا مامۆستای زانکۆیە دەڵێ 3000 ساڵ لەوەی پێش لە قورئان و کتێبە ئاسمانیەکاندا هاتۆوە کە کورد لە سەردەستی جامانە سوورێک ڕزگار دەبێت جا تۆ وەرە ئەمە بە دکتۆرا و بە نوخبەی کووردا بنێ یا ئەو خانمەی یا ئەو ئاغایەی لە نەتەوەیەکی دیکەی کوردستان دێ بە 370 دەنگ ئیجازە بە خۆی دەدا بچێت لە پارلەمان نوێنەری ئەو میلەتە فەقیر و هەژارەی بێت هیچ ئەجەندایەکی نەتەوەیی شۆڕژگێری نیشتیمانی نییە تەنیا بۆ یەک شت چۆتەوێ بۆ ئەوەی کە پشت و پەنای دەسەڵات بێ نەک ئەوەی کە پشت و پەنای میلەت بێ ئەمە زۆرم گلێ یا مەسەلەن تۆ لە باری ژنانەوە سەیرکە ئەنجومەنێک دروست کراوە ساڵانە میلیۆنا دۆلاری سەرف دەکەن و مەسرەفاتی هەیە و نەسریەی هەیە بەنێوی ئەنجومەنی خانمان کورە کاکە بۆچی ئەنجومەنی خانمان چیەکە چی ناکە من نمونەیەکتان بۆ دەژەرمەوە لە ساڵی بیدایەتی 2000ەکان بوو لە پارلەمانی ئینگلیسێ هەموو ژنانی هەر 4 پارچەی کوردستان بە تایبەت ڕۆژهەڵات و باشوور کۆبوونەوە یاسایەکە بوو لە ئەحوالی مەدەنی 57 پێدەکوچی کە ئیجازەی بە پیاوی دەدا ژن بکوژێ لوتی ببڕێ 4 ژن بێنێ ئێمە لەوێت 3-4 نوێنەری ژنمان هەڵبژارد هەموو ژنەکان لە خودی پارلەمانی بریتانیایە سێیان هاتنەوە یەکیان ڕۆژهەڵاتی بوو ئەمری خوای کردووە مردووە ناوی مدیرەی مفتی بوو دوویەکەی دیکە ناویان نایەڵم بۆ خۆیان دەزانن چێن ئێستا لە پەنا سێبەری چارداخی دەسەڵات لە هەولێرێ دانیشتون لەوێ ساڵێەوە پاڵیان داوەتەوە مانگانە دەخۆن هاتن بۆ ئەوەی کە ببنە نوێنەری ژنانی بەچارە و بەستە زمان و زوڵم لێکراو کە با بێن پارلەمان لە پارلەمان تعدیل بکەن بەسەری تۆ هەر دوویانمانەوە لە سێیان بوون بە مستەشاری برادران لە هەولێرێ بوون بە مستەشاری سەرۆک و سەرۆکی حکوومەت و ژنەکانیان کاکە ئەوانە بۆیە دەسەڵات شەرمیان لێ ناکا لە نوخبە ئەخر کاکە ئەمن دەمەویست نوخبەیەکم هەبێ لە ساڵی 1989 کە شۆڕشی مزنی فەڕانسەی کرا ئەینی بەزم بوو ئەینی ئێستا ئێمەی کورد بوو کە ئەو میلەتە خەباتی دەکرد ڕۆژ تا چێوارێ ئەم هەموو ناکۆچی و پێکدادانە هەبوو کاکە ڕۆسۆیەک هەبوو لەسەرەوەی شوقەکەی خۆی دوو مەقالەی دەنووسی لە سەردەمی شۆڕشی فەڕانسەیدا دوو مەقالەی دەنووسی دوو وتاری دەنووسی دەسەڵاتی دەڕوخان کاکە مە بە سەدان ڕۆژنامە نووس و مقالە نووسمانێ کەس شەرمیان لێ ناکە ئەوەی کە لێرە ئەمە ڕوونادا حتمەن ڕوخان نا لانی کەم گوێگرتن یعنی گرفتەکە ڕۆشنبیرە یان دەسەڵاتە کە گوێ ناگرێ تۆ ئەوەی کە دەڵێ من حەزم دەکرد نوخبەیەکی ئاوهامان هەبوایە ئێمە هەر بەڕاستی نیمانە ئەوەی کە تۆ گلەی لێیان هەیە بەشێکێتی یان قسەکە گشتیە نا ئەمن بەبێ تەعاروف کاکە بەبێ مجابلە پێت دەڵێم کاک کارزانجان کورد هەموو شتێکی هەیە سەرکردەی هەیە کاریزمای هەیە میلەتی چاچی هەیە پارەی زۆری هەیە مەبەستم باشوورە ها بەڵام نوخبە و ڕۆشنبیرمان نییە
کاکە ئەمن 3000 مامۆستای زانکۆ لە هۆڵێکدا بەرامبەر سەرۆکێکی عەشیرە کۆ دەبێتەوە هەمووی بە ژن و بە کوڕ بە پیاو هەمووی لە پژمنگەدا ئەو سەرۆکەش ناوێ گرفتانەی کە باز دەکرێت ئەوەی کە ئەم ڕۆحیەتی دژایەتیە بۆچی دۆستایەتیتان پێ ناخۆش بێ ئەگەر نوخبا یان بۆ نمونە مامۆستای زانکۆ ڕۆشنبیر لە هەموو بوارەکاندا حتمما دۆست بن لەگەڵ دەسەڵات پێشنیازیان پێ بدەن چوزانم سوود لە بیری ئەو نوخبەیە وەربگیرێ بۆ ئەمە گرفتە کاکە کارزان زۆر گرفتە یەکجار گرفتە ڕۆشنبیر ڕەخنەگر نوخبە بۆی نێ لە دەسەڵات نزیک بێتەوە ئەگەر دەسەڵات بەو کۆڵانەی داهات دەبێت نوخبە و ڕۆشنبیر بەو چونکە نابێت چۆن پەیامەکەی بگەێنێت تەسیری پەیامەکە بەنووسینە پەیامەکەوەتا لە ڕێگای تۆوەیە کارزان لە ڕێگای پەیامنێر و ڕۆژنامەنووسی ئازاوەیە لە ڕێگای میدیای بوێرە کاکە دەسەڵات کە چوو بوو بە مستەشاری سەرۆک کە بوو بە نازانم چی ئیتر ئەمە لە نوخبە دەرەچێت کاکە بەڕێی من ئەمن موافقی ئەو تعریفەی ئێدوارد سەعیدم یا بە باشتر بڵم ئەو تعریفەی گرامێشیم کە دەڵێ ڕۆشنبیر بۆی نییە لە دەسەڵات نزیک بێتەوە کاکە دەسەڵات لە من نزیک بێتەوە ئەڵبەتە ئەمن نامە بەستم شخصی سالسێکە ئەگەر لە منی لە ڕۆشنبیر نزیک بێتەوە خراپی دەکا بەبێ ئیستثناقەرە ئەتۆ مەسەعانەکانت چاو لەو هەموو هونەرمەندەی مە بکە هونەرمەند لە ڕیزی نوخبە و ڕۆشنبیرە ئەم هونەرمەندە بەدبەختانە ناتوانن خۆیان بژێنن ناتوانن بۆ خۆیان سیدیەک بڵاوکەنەوە بۆ چونکە یاسا ئیجازەی داوە بە کەیفە خۆیان بەرهەمەکانیان کۆپی بکەن و هیچ پارەیەک پەیدا ناکەن لە هونەرەکان مەجبور دەبن بۆ گوزەرانی خۆیان بچن لە پەنا حیزبێک سەرکردەیەک خۆیان بژێنن ئەو کات ئەو سەرکردەیە بەکاریان دێنێ ئەو سەرکردەیە بە کەیفە خۆی هەڵیان دەسوڕێنێ دەیان باتە متەمەر دەچیان باتە ناو خەڵک شێعریان بەدەڵە شێعرم بەسەر هەڵ بڵێ بەیتم بەسەر هەڵ بڵێ ئەمە وای لێ دەکا کە ئەو هونەرمەندە بۆ خۆی بە خۆی نازانێ بەڵام فاسید دەبێ ئەمن دەزانم لە ساڵانی 2000 و 2005 کۆمەڵێکی زۆر هونەرمەند بە ئومێدی ئەوەی کە دێنەوە کوردستان ئازاد دەبێت سەددام دەڕوخێ سربەخۆیی کوردستان چێ دەبێت هاتنەوە بە دڵێکی گەورەوە بەڵام دیتمان لە ماوەیەکی زۆر بچووک دەسەڵات ئەوانەی هەر یەکەی بۆ لای خۆیێنە ئەنواعی کاری ناشەرعی پێکردن لە بواری خۆیان دووری کردنەوە و وای لێکردن سوچی کردن دەنێو جامعەدا وای لێکردن دەنێو جامعەدا لە ناو دەسەڵاتیشدا قسەیان ناڕوات ئەتۆ لە سەردەمی شاخ شێرکۆبێ کەسێک دەچوو یەخەی دەسەڵاتی دەگرت لە ناوزانگی کاگنوشیرەوانی ئیمام جەلالی محەممەد موکرێک شتێکی دەنووسی ڕەخنەیەکی دەنووسی هەموو گوێیان بۆ دەگرت ئێستا ئەمڕۆکانە دەسەڵات خاراوە دەسەڵات دەڵێ ڕۆشنبیرم هەموو کڕیوە با بۆ خۆیان قسە بکەن با بۆ خۆیان شت بنووسن کاکە ئەوە ناکرێ ئاوە ئێمە پێت دەڵم کورد و کرمانجی لە کۆمەلگای کوردی باشووردا نوخبە وجودی نییە تا ئێستا کوونێت توێژێک دروست نەبووە بە نێوی ڕۆشنبیر کە دەسەڵات لێی پترسێ دەسەڵات بە هێندی وەربگرێت هەمووی کردراوە ئەوە تا بە 380 دەنگ خانمێک دەباتە پارلەمان دەیکاتە سەرۆکی من و تۆ خۆ ئەگەر هەر کەسێک بە جگای ئەو خانمە بێت دەبێتە دەروێش ئەو ڕۆکانە ئێمە لایەنگیری حیزبیمان نییە ئەو ڕۆکانە لە بۆ هەموو حیزبەکان ئێمە ئەو ڕۆکانە ڕۆشنبیری حیزبیمان نییە کۆیلەمان هەیە کۆیلە دەروێشمان هەیە کە نەڕەخنە قبول دەکات نەهیچ نەتەنیا بۆ خۆی ڕەخنە ناگرێ نەتەنیا بۆ خۆی دەسەڵات نایەنێتە لەرزین وستم ئەوە بڵێم ینی ئەوەش دیسان بۆتە گرفت بۆچی ئاسایی نییە ئەگەر ڕۆشنبیرێک پارتی بێ ئەگەر ڕۆشنبیرێک یەکێتی بێ ئەگەر ڕۆشنبیرێک گۆڕان بێ ئەگەر ڕۆشنبیرێک لە ناو هێزە ئیسلامەکاندا بێ زۆر جار ئەم دابەشبوونەش یان ئەم نیشاندانی وەلاءە بۆ هێزێکی سیاسی وەکو خۆت وتت ینی لە کۆددا دەڵێنەمە کۆیلەی فلان لایەنە فلان هێزی سیاسیە بەڵام بۆچی ناکرێت ڕۆشنبیری فلان هێزی سیاسی بێ ڕۆشنبیر ئەگەر ڕۆشنبیر ئیجتیماعی حیزبی پەیدا بوو ناوەکەی دەگۆڕدرێ لە ڕۆشنبیر نوخبەوە ئەو دەم پێی دەڵێن کادری حیزبی ئەگەر ئەمن 24 ساعتە لە خزمەتی حیزبێکی معەیەندا بووم ئیتر ئەیبە بەخۆم بڵم ڕۆشنبیر بەخۆم بڵم ڕەخنەگر چونکە ڕەخنەگر و ڕۆشنبیر
کە چوو بۆ لای هێزێکی معەیەنی سیاسی بتەوێت نەتەوێت تەئیدی ئەو حیزبە دەکات تەئیدی ئەو دەسەڵاتە دەکات و کار بۆ ئەوەی دەکات کە ئەو بگەێنێتە دەسەڵات یا ئەو براوە بێ لە هەڵبژار دەکاتدا. بۆیە باشترە بە خۆیان بڵێن کادری حیزبی. ئەمن هیچ دژایەتێکم لەگەڵ کادری حیزبی نییە، ڕەنگە سەردەمێک بۆ خۆشم کادری حیزبی بووبێتم، بەڵام مەیکەنە بنێت کە تۆ ڕەخنەگری کە ئەتۆ نازانم ڕۆشنبیر و نوخبەی. قسەکەی تۆ بەرنامەکەی تۆ لەسەر نوخبەی سیاسێ کە دەسەڵات لێی پترسێ، کە دەسەڵات حیسابی بۆ بکە. بەڕێمە ئێمە تەجروبەیەکی درێژمان هەیە، دوور و درێژمان هەیە لە سەردەمی شەڕی یەکێتی و پارتی کە لە 96 و ئەوانە کۆمەڵێک نوخبە لە یەک کۆبوونەوە شتێکیان دروست کرد بە نێوی ئەنجومەنی ئاشتی و ئێمە بەڕاستی دەحەولی ئەوەدا بووین کۆمەڵێک شخصیاتی گەورەی تێدا بوو و شخصیاتی ناسراوی کوردستانی تێدا بوو. ئێمە لەگەڵ جەنابی مام جەلالی دانیشتین، لەگەڵ کاک نوشیروان دانیشتین، دەستەیەکمان ڕۆی لەگەڵ جەنابی کاک بەسعودی دانیشتن. کاکە بەشی زۆری ئەم 50-60 کەسەی ئەنجومەنی ئاشتی لە ڕێگایە کردران. جایا ئەولا کڕی یا ئەولا کڕی. ڕۆشنبیر کاکە کارزانجان بە کورت و کرمانجی پێت دەڵم، ئەگەر ڕۆشنبیر بە مۆنیکایەک بە مەعاشێکی چاک بە ئەندام پارلەمانی و بە پۆست و مەقامێک کە کردرا ئیتر لە لای من حیزبێکی سرفە دەروێشێکی حیزبێ بەڵام ئەگەر ڕۆشنبیرێک ژیانێکی بۆ ناکەم متەکامیلی بۆ دابین کرا ئیتر کردراوە قطعيا يعني اما مرجع الا ادبيت روشنبير بكل مرجي بجي بەڵێ اما مرجع نەخێر هونەرمەندیش ڕۆشنبیریش ئەگەر ڕۆشنبیر بێت، ئەگەر وڵات بێت، ئەگەر قانون هەبێت، ئەگەر یاسا هەبێت بۆ خۆی دەژێنێت، نەتەنیا بۆ خۆی دەژێنێت. کاکە وەرە ئەمن لەو بریتانیایی مەقالە نووسی گاردیەن و تایمز و ئەوانت پێنیشاندەم، فاینانشل تایمزت پێنیشاندەم، گاردیەنت پێنیشاندەم کە کاکە نەتەنیا خۆی چاک دەژی وێلای هەیە سەیارەی هەیە، بەڵکو نیوەی مەعاشەکەشی بە زەریبە و بە تاکس دەدا بە حکوومەتی بریتانیایە و ئەوانن کە حکوومەت دەژێنن. هونەرمەندی ئوروپایە دەوڵەت دەژێنێ، حکوومەت دەژێنێ، ئەوەندەی ماڵیات و زەریبە دەداتێ. کاکە ئەتۆ ئەگەر یاسا هەبوو ئەبن ئێستا کونیە ئەگەر بەڕاستی لە شۆڕژگەری بێمە دەرێ دوو مەقالە دەنووسم بۆ جەریدەیەک بۆ شتێکی ئەگەر ئەوەندەم بداتێ کە تێر بم و بێ منەت بمداتێ بە حەقی خۆی بمداتێ گۆرانی بێژێک کە سیدیەک بڵاو دەکاتەوە 100,000 لێ فرۆشرا ئەدی چ پێویستی بە پارەی فڵان کاک و بە فڵان مام و بە فڵان ئاغا هەیە کە بۆ سیدی دووەم پارەی لێوەربگرێت. بە حەقیقەت ئەوەیە ئەوانە هەموو بە سیستم و بە قانون جێبەجێ دەبن. ئەوەی کە لە وڵاتی من و تۆ نییە ئەو یاسا و قانون و سەروەری یاسایە کە بەداخەوە ئەوە بۆتە باعیسی ئەوەی کە ڕۆشنبیرەکانمان هەمیشە و دایم لاچاوێکیان لە لای هەولێرێ بێ، لاچاوێکیان لە لای سولەیمانی بێت و حازر بن بۆ هەموو کارێکی ناشەرعی، بۆ هەموو نووسینێکی ناشەرعی، بۆ هەموو لە پژملدانێکی ناشەرعی، بۆ ئەوەی کە جار دەفتەرێکیان بۆ باوێن، جار سیارێکیان بۆ باوێن، جار پارچە ئەرزێکیان بدەنێ. کاکە وتو بۆ خۆتان ڕۆژنامە نووسن دەخێننەوە کە ڕۆژانە چیها عەرز لە هەولێر و لە سلەیمانی دابەشکراوە بەسەر فڵان نووسەر و بەسەر کاکە دەنا مەعقولە نوخبە و ڕۆشنبیری من ئەم هەموو تەلەڤیزیۆن و نازانم کاناڵی میدیایی دابنێت خۆ بۆ خۆی داینانێ. ئەوە دەبێتە سێبەر لە ژێر سێبەری فڵان کاک و فڵان برا و فڵان نازانم سەرکردەدا دێت فڵان تەلڤیزیۆن و فڵان میدیادا دەنێت. ئەی مەجبورە معلومە کەسێک کە بە پارەی فڵان و ئیکس و ئیگرێک تەلەڤیزیۆنێک دادەنێت، ڕۆژنامەیەک دادەنێت، سایتێک دادەنێت، قابلە بتوانێت بۆ خۆی قسەی خۆی بکات. زۆر باشە کاگەلی کاتم نزیک دەبێتەوە لە کۆتایی ئەستان کاتم نەماوە، بەڵام بیانی ئاماژەت بۆ کرد کە ئێمە ڕۆشنبیرمان نییە، وتت نوخبەمان نییە یعنی بەگشتی، بەڵام بە سەدان بگرە زیاتر لەم هەرێمەدا هەن کە تایتڵەکەی یان عنوانەکەی ڕۆشنبیرە و لە مەجای نوخبەیان ڕۆشنبیریشدا حتمما لە ژێر عنوانە جیاوازەکاندا. بۆچی دەڵێ کە ئێمە خاوەنی ڕۆشنبیر نین، خاوەنی نوخبە نین؟
جا کارزانجیان ئەو ڕۆشنبیر و تایتڵ لەسەر تەلەڤیزۆنەکە ئەستا بن لە خۆڕ ئەوە نازانم چتان نووسیەوە بۆ من نایبینم بەڵام چاودێری سیاسی کە هەروایە یانی چاودێر خەیدەداکە چاودێر ینی مراقب بەڵام کاکە ڕۆشنبیر ئاسان نییە ئەگەر ئەمە بچینەوە ناو تاریفەکانی کەڵە پیاوەکانی وەکو ئێدوار سعید و گرامێسی و ئەو بابەتانەی فەیلسوفەکانی ئاڵمانیە کاکە ڕۆشنبیر بەڕاستی پێی دەوێت ڕۆسۆ ڕۆشنبیرە سارتێر ڕۆشنبیرە کە ئەزای چۆرە حەقیقەت ئەوەیە کە حتا دەسەڵاتی ئێمە ئاوا ڕووی لە گەندەڵی کردبێت هەموو کۆمەلگا گەندەڵ دەکا هەموو کۆمەلگا بەرەو ئەوە دەبە کە بە چاواشەکاری بە واستە دەنگی بۆ کۆکەنەوە و ئەوە ئێمەی ڕۆشنبیرین کە دەچین و تووشی تەسلیمی پارە و پۆست و مقام دەبین و ئەوجار هەموو کارێکی ناشەرعی بۆ سەرکردەیەکی ناشەرعی دەکەین ئەوەی کە لە ڕێفراندۆم پێش ڕێفراندۆم ڕۆشنبیرانی کورد کردیان ئەوەی کە نوخبەی کورد لە هەولێر و لە سلەیمانی کردیان بێوێنەیە لە مێژوودا کارەساتیان کرد بەڕێی ئیمێن ئەمن ئەو ڕۆژانە کتێبێکم دەخێندەوە ئەو یەک دێڕەم ئیجازە بدە ئەو یەک دێڕەم ئیجازە بدە کارزانجان ئەمن کتێبێکم دەخێندەوە مامۆستایەکی گەورە لە ئەمریکایە نووسیوەتی هەر ناوی کتێبەکەی شای ئێرانە دەڵێ وەختێک لە 41دا لە 46دا ڕزاشای باوکی ئەو شایە لە 42دا نار کوتیان دەبێت بڕۆی و ڕووس و سۆڤێت و ئینگلیز ئێرانیان داگیر کرد ڕزاشای تر بە دڵیان نەبوو دەڵێ ئەو مەداحانەی کە شەو و ڕۆژ بە ڕەزاشایان هەڵدەکوت پێیان دەکوت ئەتۆ سێبەری خودای لەسەر ئەرست ئەتۆ بنی کەوشەکەیان ماز دەکرد کەوشەکەیان دەلێستەوە لە پشتەوەی دەڕۆیشتن ئێستا ڕەزاشا لە ئیسفەهان بوو خەریک بوو دەریان دەکرد بۆ ئەفریقای جنوبی هەر ئەو مەداحانە گوتیان ڕەزاشا دزە ڕەزاشا ئێرانی تاڵان کرد زۆر سپاس دەکەم کاگەلی لەبەرەوەی هیچ کاتم نەماوە دەست دەکەم بۆەوەی کە میوان بووی لە بەرنامەکەدا حتمەن لە بەشی یەکەمدا سپاس بۆ عەلی کەریمی بەڕێزان لە بەشی دووهەمی بەرنامەکەدا لەگەڵ زیرەک کەمال نووسەر و چاودێری سیاسی لەسەر هەمان بابەت گفتوگۆ دەکەین.